خوا نەخواسە لێت بقەومێت و هاوکاری بکات؟ ناوەڵە کاچی هەیە کەس پارەی نمان سبەرێ برێمە تو وەرەقم دێ دەم دێ ئەگەر هەمبی لۆ نادەمێ واللهی نابدێ نیتم بدەمەوە کو دەم دێ هەرێ وەڵا باش ئەگەر داوای پارەی بکەی پێی دەڵی نیتم بدەمەوە هەرێ وڵار وایە کو خۆش باشە قەی یعنی قەی چیەکە ئەگەر ئەتو مثلەن من پارەم هەیە پارەکەی دەدەمەوە جەنابەت باوەڕ نەگرمەوە ورخە نادەمەوە کاکە ئەو هادیاتە ناداتەوە ئەم بخۆم پارەم دایتە خەرک ئێستاکە تەلەفۆن لێ دەکەم ئەو گەردەنم ئازانە کردیە بەس جووریشی پێدام لە ساق خۆش ینی پارەت دایتێ هەری جوونیش بەخوا سێ وەرەقەمدایە گوتی مندارم وا لە عملیاتە پێویستم بە سێ وەرەقەیە دامی گوتی سبێ نادوزبێ دێتەمە هەوکاش ڕووی نەیدام وچی لێ دەکە جوونیشی پێدای ئەلی بەخوا یعنی ڕوبەڕوو یاخود لە تەلەفۆن نا لە تەلەفۆن دەرم کاکە وەرە جێشی وەرە لێم بدەیان لە چێن دەری نەهات ئەگەر خۆم دەزانم ئیشی دەبین ینی کەسەکە لێرەشە ئاوەر هەولێرە لە هەولێرە شوێنەکەی پێ نازانی؟ کەرت پێویستداکە لە ڕۆمی خوا هیچی نییە نانی ئیلە لای نەخوا نییە بخوا لەخوا بە زیاد بی نا واللهی بەخوای چاو ئیشاڵە ناشیبی قەت ئیشاڵە کە پارەی توینە دایتەوە خاوەنی کەم یارمەتیم تومدا سبەی برم پارەکەم دەبرێت کاکان پارەکەت دەمەوە ئێستا پێویست بەو سێ وەرەقەیە نییە بێ بداتەوە والله باشە پرسیارەچکە لە تنگانەدا کەس تاقی کردوتەوە بخوا تنگانە لە ڕۆمی خەت تووشی تنگانە نەبوومە ناوڵە لەخوا بەزیاد باست کرد ئێستا لەو ڕۆژە تنگانە تنگانە نییە لەو ڕۆژە تەنگانە تر کاچیت کە هەیە کەسیت کە هەیە وەسعکە خۆش دێ و ئارام نییە و چییە